تۆیتی ناتوانم مێردەکەم لە بەندا بێ و خۆم لە دەرەوە. خۆشکت تاوانبارە؟ ڕاست تەلەفۆنە بۆ کاک پۆلیس بکە، دایە گەورەت کاری پێت بووە. زۆر جوانە بەقوربان. ئێستا دەبێت چی بکەین؟ ئەم پەروەندەیە؟ ئەرێ ئاوا عەزیزەکەم، چاوەکەم بە قوربانت بە، ئاوا عەزیزەکەم بە قوربانت بە، عەزیزەکەم، ئاوا قەسەت لەسەرم کەوێ، ئاوا گیان بە قوربانت بە، قوربانت بە گیانەکەم. ئیزن نادا پێویستە زووتر ئەمەلیات بکەین. ماندوو نەبن. من تۆم فری و نەداوە. باشە دەبێ نەشتەرگەری بکەین. ماهێڵە قیاس بەبێ بەدەست. باشە دەبێ نەشتەرگەری بکەین. منداڵەکە بگێنە بەدەستی قیاس. باشە کارێک بکەن، دەبێ بە نەژووری نەشتەرگەری، دەبێ نەشتەرگەری بکرێ. خاتون ئیز نادات نەشتەرگەری بکرێ. کات ئیز نادات. باشە با بڕۆین. بڕۆ و لا بزانە فریام بکەون. بۆ کەس فریامان ناکەوێ. ئەم کچە دەبێ بچی ژووری نەشتەرگەری بڕان کاتمان بۆ بێنن. فریاکەون. وەرە خێراکەن. وەرە. قیاس داهات. دێت تەلەفۆنم کرد. دێت بە قوربان. کەیف سازە پێ چۆن بوو دایە گەورە؟ هەم وەلامنا هەم جانتاکەم هێنایەوە. کەیفم ساز بوو چاوەکەم. ئێستا وا وەلام ناوە، ئیتر تەلاق نامەم ناخەیە بەردەست. نا عەزیزەکەم، نا قیاس بگاتێ لەسەر چاوی داددەنێ. ئەی بوو بەچی وەرن تخوا، وەرن ئیتر وەرن تخوا. گیانە خێراکەن، دێت کاتان لێ دەکەم خێراکەن. فەرمونەورە ئەمە بگرە. دکتۆر نەسیری بۆ بەشی نەشتەرگەری. دکتۆر نەسیری هەرچی خێراتر بۆ بەشی نەشتەرگەری. هەڵیگرە دەربەن بۆ ژووری نەشتەرگەری بە قوربانەتم. دەبێ نەشتەرگەری بکەی. قیاسیش دێ بە قوربان. ژووری نەشتەرگەری ئەستێرە هەیە. نا ئەستێرەی لێ نییە. چەندە باشەوە ئەو هەموو ئەستێرەی دەبینی. لەگەڵ ئەستێرەکان قسە بکە، قسە لەگەڵ خوای ئەستێرەکان بکە. قسە بکە. لەبیرم نییە
دوایین جار وە چاوم لێکردن کەی بوو باشن کەیفتان سازە سەرخۆشن خواکەتان دلۆڤانە دلۆڤانیەکەیم پێویستە بۆ کچەکەم بۆ مێردەکەم بۆ خۆم من خۆڕ و ڕەشم لە ڕووماڵ نایە بەڵام ئەگەر ئێوە شەرمی لە ناکەن بڵێن ئاختە پێویستی پێتە بە دلۆڤانیەکەت بڵێن ئەختەر ئاخری کەوت بەڵام باش کەوت نەنەشەیە نەخومار پێی بڵێن پێی خۆشە غیاس دوایی بە کچەکەی بڵێ دای ئەختەرت خراپ دەستی پێکرد بەڵام باش کۆتایی پێهێنا نا ڕوو نایە شەرم دەکەم آخر بڵێم چی بڵێم دوای هەموو ساڵە ئێستاکە کاتی ماڵاوەیە ئەختەر تازە خەریکە سڵاو دەکات خدا با منه شک ندارم قراره که آرامش عشق با من بمونه به هر کی دلش از سیاهی گرفته بگو میشاینده روشن بمونه خدا با منه شک ندارم قراره که آرامش عشق با من بمونه به هر کی دلش از سیاهی گرفته بگو میشاینده روشن بمونه غەیاس حالە لەکوێیە ئەو بەکوێ دەچی حالە لەکوێیە لەگەڵ تۆمە دەڵێم حالە لەکوێیە تا منداڵەکەم نەبینم دم نەکرێتەوە منداڵەکەدا لەیرەیە ژنەکەشت لەیرەیە چاودێکە چاخۆی لێدراوە حاڵی باشە تایرەخانیش لەیرەیە بۆکوێ دەچی حاڵی باشە
کاری کێ بوو؟ نازانم. بردیان بۆ کوێ؟ بۆ لای ئەستێرەکان. پێدوان نەبێ جانتەکەم بەجێهێشت. خۆم ویستم بمێنێ. یان بە جانتاکە دەچی چارە نووسی ئاوا دیاری دەکەی، یان دەمێنیەوە بێ جانتا چارە نووسی ئاوا ڕوون دەکەیەوە. ئەختەر مرد، هەتا تۆ نەبی بەدز. عاشق ئەو بوو. مەیسەمی یەک مەیسەمی دوو مەیسەمی یەک مەیسەمی دوو ئەگەر دەرمان یەکەکان ناتوانیتە شوێنەکەم ئەگەر لەوێجی خێراکە دەرمان بکەنەوە. مەیسەمی دوو مەیسەمی یەک مەیسەمی دوو مەیسەمی یەک. ئەنجام کاتەکەی گەیشت. تۆ لە ژێر باڵێکمدا بووی و گۆهرەکانیش لە ژێر باڵێکمدا. گۆهرێک وا بڕیار بوو داهاتووی تۆ ئاوەدام بکە. من لە ژیانمدا پیاوەتیم بۆ زۆر کەس بوو، معریفەت و فڵانەوە شتانە. ئێستاکە لەگەڵ تۆ گۆهرەکان خەریک بووم لە پلیکانەکان دەچووم خوارێ، نەمدەویست معریفەت و شت لە پێناو هیچ کەس دابنێم. نەمدەویست بۆ حاڵەیەک وا لە پشیشەکاندا بوو معریفەت دابنێم. نەمدەویست بۆ ئاهی وا لە پشیشەکاندا بوو معریفەت دابنێم. باوکمم لەبیر نەما بوو، دایە تایڕێ خۆشەویستم لەبیر نەما بوو. بەس ئەو جانتا گەوهەرم لەبیر بوو. هە لەو کاتەدا ڕێک لەو کاتەدا گەورەکانم خەش دەکرد، هەتا پارچەی ئاخریم فرۆشت و پارەکەیم نایە نێو گیرفانم بووم بەدەس. جا ئێستا دەبێت چی بکەم؟ بنی لەکوێیە؟ هەڵاتن لەم جادە بۆ ئەو جادە، لەم شار بۆ ئەو شار، لەم کون بۆ ئەو کون. دوور کەوتومەتەوە و دەستم لە ناو دەستی تۆدایە و خۆم شاردۆتەوە. هەڵاتوم هەر جارێک وا دەنگی ئاژیری ماشینی پۆلیس دەبیستم لە کون دێمە دەرێ و وەڵامێکیشم بۆ تۆ نییە. کە دەتگوت بابە بۆ کوێ دەچین؟ دەبوو بڵێم چی؟ دەبایە بڵێم باوکت دزا؟ ئەمە داهاتوویەکەوە بۆ تۆم ساز کردووە؟ هەڵاتن؟ باوکت هەتا کۆتایی ژیانی قاچاغا؟ باوکت هەتا کۆتایی ژیان هەڵوەدا و ئاوارەیە و داماوی ترسە؟ نا، لە خوارەوە پلیکانانە بڕیارمدا داماو نەبم. هەنگاوێکیشم هەڵنەهێنا. غەیاس لەکوێ و داماوبوون لەکوێ؟ لە خوارەوە پلیکانانە بڕیارمدا هەنگاوێک هەڵنەهێنم کە بمکا بەدەست. وە نەبووم.
جانتاکە هەڵگرە و بڕۆ زاوە کچەکەت ئازاد بکە. سپاس. لەبەر ئەوانەم کارم نەکرد، لەبەر خۆم کردم. ئاختەر چی لە هات؟ ژمارەمان بوو بەسێ. من جیهانە، جیهانی نەمەتزانە، بەنگیم، هۆکاری مردنی خۆشکەم. دەختەر بمرە بۆز ئەختەر. خوشکە ئاگادار بکەن. بەس لەبەری ئێوە بوو. بەس تۆ ژیانی من نەبووی. دەمویست گیانت بۆ بدەم، دەستت بۆ بدەم، قاچم بدەم. بەڵام دیسان قەڵماندت قەزات لە ماڵم کرد. فیدای سەرت بێداتەکە. فیدای سەرم چووی خەڵکت کوشتووە. فیدای سەری من خۆتت لە من سندووە. فیدای سەری من. ئەو ڕۆژە ڕۆژی کۆت و بەند بوو، ڕۆژی کەلەپچە و ڕۆژەکانی دواییش کرانەوەی کەلەپچە و ئازادی. دوای مەرگی دایکت ناخۆشترین ڕۆژ بۆ من ڕۆژێک بووە بکوژی باوکم لە بەن ئازاد بوو. کاتێک هاتنە لام هەتا دیەی یاسایی بدەن، نە چاوم لە خۆیان کرد و نە لە پسۆڵەکەیان. بەس چاوم لە بزەی ڕەزامەندیدایە تایرە بوو، بیرێک خەریک بوو مێشکمی کون دەکرد. بۆ ڕۆژەی لە کلینیک کاتێوە بۆ دواییم جار دایکتم بینی، لای دانیشتم پێم نەگوت خۆشم دەوێ. من خۆشیم دەویست. هەروە بیرم لەمانە دەکردەوەوە منیان ماچ کرد لەبەر لێ خۆش بوونەکەم. باوکت لێیان خۆش بوو، بەڵام هێشتاش قەرزداری کەسێک بووە لێ خۆش نەبوو بوو. شەوێکی بەفر دەهات چوومە بەرماڵیان،
لە دەرگامدا دەرگای نەکردەوە دەبوو قسەی لەگەڵ بکەم بە کەڵەگایی چوومە سەرێ بڕیارمان نەبوو بێ سەرێ بەڵام هاتی ئاخر لە دەرگایەکی هەڵام نەدابوو هەموو ژیانم لێرە بووم منداڵیەکەمت لەبیر نییە؟ نا لەبیرم نییە بەڵام من باشم لەبیر دێ پورە مونس و چاکیەکانی چێشتە خۆشەکانی کاغەفار و گاڵتەکانی ئەوە هی کاتی منداڵی بوو تۆ خۆ کوتت منداڵیەکەتم لەبیر نییە؟ تۆم ماندووی کاکە بڕۆ پشوو بدە ماندوو؟ ئەرێ ئاخر 2-3 ساڵە ڕۆشتووی و گەڕاوی و سۆراوێتەوە و تازە هاتوویت ماندووی پێویستت بە پشودانە زۆریش ماندوو کە ئەرێ خۆ تۆزێک ماندووم تۆزێکیش نەخۆش تۆزێکیش پەشێو تۆزێکیش فلان هەموویم زانی جگە لە فڵان ئەم فلانەواتە داخیش نەکەم وا نەماوە داخی باوکم و باوکت وا نەماون ئەم فلانەواتە خەمی داهاتووی ئاوا خەمی تەنیایی یەکەم پیاو کاتێ بە تەنیا دەمێنێتەوە بۆنی گەنی و دەگرێ پورزە ئەم فلانەواتە سەرشۆڕێک وە هاتووە گرد نازایت لێ بخوازێ چی بۆ ئەوەندە تووشی گۆڕان بووی ڕابواردن بە خەڵکم وەلا ناوە دواییش تووشی گۆڕان بوومە ئەرێ تۆزێک درەنگ وەلات نەناوە هەرەو شەوی خوازبێنیەکە لە بیرتە چۆنت بە ئێمە ڕابوارد بە هەموو ئابرووی باوکت و هەموو نیگەرانیەکانی باوکم و هەموو ئەوینەکەی من و هەموو بەڕاستی تۆ ئێستا دەڵێی چی کاکە وتم خۆ ماندووی بڕۆ پشوویەک بدە پشودان با بمێنێ بۆ ئەو دنیا لە جەهەندەمیش پێم وانیە بتوانی بە جوانی پشوو بدەیت گردن مازاکەی پورزە دڵم لێت ئێشاوە کوڕە پور بە زۆرە ملی هاتمە سەرێ هەتا پێت بڵێم خەرجداری هەموو کەسم خەرجداری باوکم خەرجداری باوکت خەرجداری ژنەکەم خەرجداری تۆ خەرجداری خۆم خەرجداری خاوەنی ئەم ئاسمانە بە زۆر هات بەسەر هەتا پێت بڵێم ئێستا کە ئاوا بێ فڕوفێڵم دەتەوێت بمتەزیێنە بەڵام دەرفەتی خەرەبووکردنەوەم لێ مەسێنە ئەگەر بڵێم درێنگە بڕوان پێ دەکەی کوڕە پور درەنگە غەیاس لەم 3 ساڵەدا لەبەر کوێرەوەری فریای هیچ نەکەوتوم بەڵام هێشتا هومێدم هەیە بڕواکەی ئیلهام
خدایە گەورەت زۆری خۆڵ کردم بچمە ژوورێ وتم نا با پیاوی ماڵە بێتەوە بزانین کەیفمان لەوەیە لە ماڵە دانیشین یان لە دەرێ دەی کەیفت بە ماڵەیە یان دەرێ دەرێ نوکتت بۆ خۆت گێڕایەوە؟ هەر جارێ وەبیر قسەی حالە دەکەمەوە پێنکەنین دەمگرێ پارشەی باوکتی خواردی بوو خستوی ئەستۆی تۆ بۆ تۆ بەڵێ پێکەنینە منەوە ڕۆژە سوێندم بە 22 ڕۆژەی مانگی ڕەمەزان خواردووە من نەم خواردووە باوکم زگەڕۆ نەبوو بەڵام دەی یەکێک چێشتەکەی خواردبووی تر بەڵام ئەنجام زانی من نەم خواردووە وەلێ بەڕووی هاڵی نەدەهێنا کوتی چکۆلەیە منداڵەوە نشکێتەوە غەیاس تێریان برسی یانێ چی؟ کارت هەیە یان نا دەبیە جانتا بەریاڵتون لەگەڵ کوڕی بکوژی باوکم کار ناکەم لەگەڵ من نا لەگەڵ سەلیم بە دوای کەسێکەوەیە نابمە پیاوی کەس برادر چی؟ نابمە برادەری کوڕی بکوژی باوکم بەڵام لە ڕۆژانی تنگانەدا زۆر برادەری بووی بۆ ئێستا ڕۆژی تنگانەیە ناشکر بخوا ئەگە دیسان کەوتیە ناو ڕۆژی تنگانەوە وەرە بۆ لام دەبمە برادرت هەتا دۆخەکەت فڵان بێ باش بێ ئێستاش هەستە بڕۆ ماڵێ بڕۆ لای ژنەکەت بڕۆ بۆ ماڵی خۆت هەتا دەرفەتت ماوە پێی بڵێ خۆشم دەوێ دەرفەتێک وا منی تر نەماوە برادرین بۆیە دڵت لای من پڕ بوو ها؟ داختارم بۆیە دڵم لای تۆ پڕ بوو بەحالە بڵم کاکە غەیاست سڵاوی دەگەیاندی؟
لەو ڕۆژە بەدواوە عەلەیکم بە سڵاوی گوت. هەموو گیانی باوکت حاڵە نەیخوسان بوو. خۆم و هەڵەکانیشم بۆ خۆمان لافاوێک بوو. بەڵام ئەو ڕۆژە پێشبەندی خانم تا ئاخری ئەمر لەبیر ناچێ و لە یادی ناکەم. حاڵەش لە بیری نەچوو. ناکرێت درۆ بڕازێنیەوە کچم. کوتم درۆ درۆیە، گەورە و بچووکیشی نییە. ئەوە ئەمڕۆ حاڵە باشتر لە هەموو کەس دەزانێ. هەڵەکانی ڕابردوو وەکو داو وایە، بیرەوەری ڕابردووش وەکو داو وایە. خەریکی لە ژیاندا بەڕێ خۆتدا دەڕۆی، کتوپڕ قاچت دەکەوێتە داوی ڕابردوو، وەکو مشک لە داوی هەڵەکانی ڕابردووت دەکەوی. بەڵام جوانی ژیانەوەیە کە هەتا قاچت دەردەکێشیەوە دیسان درێژە بەڕێیەکە دەدەی، دەچی بەرەو داهاتووی خۆت. داهاتوویەک وە چەپکە گوڵێکی وەک تۆی تێدایە کچم. گەورە بوونت، نەجیب بوونت، نەجیمانەوەت دەستی دایە تایرە قسەکانی چاوەکانی گەورەیەکەی بەسەر سەرمانەوە. ئیشەڵا هەتا هەتایە دەمێنێتەوە فڵان. ڕووگە لەم لاوەیەدایە تایرە. دەست خۆش بە کچەکەم. وتم بێی بۆ ئێرە هەتا دایکت لێرە نەبێ. اینجا بۆ نەبێ لە کۆتایی چیرۆکەکەدا پێت دەڵێ، کۆتایی چیرۆکی ئەسەد. هێستا ئەسەد کێ بوو؟ گەنجێکی جوان چاک و ڕێک و پێک و باڵا بەرز بەڵام یاخی. بنەماڵەکەی لەو تارانیە کۆنانە بوون و ئێستا بە دەگمەن دەستەکە بێ. هەموو کەس باسی جوان چاکی ئەسەدیان دەکرد و ئەو داهاتە زۆرەی هەی بوو. ئێستا داهاتەکەی لەکوێوە بوو؟ با بمێنێ بۆ کۆتایی چیرۆکەکە. ئەم کا ئەسەدا عاشقی کەم نەبوو لە گەڕەکدا. نازی کڕیاری هەبوو، تووڕەیەکەی کڕیاری هەبوو، پێکەنینەکەی کڕیاری هەبوو. جا کڕیاری کێ بوو؟ کچە بە عەزەبەکانی گەڕێ کە لە ناو خۆیاندا باسی ئەسەدیان دەکرد و ئەو دایک و باوکانەی وا هەموو هیوا و ئاواتیان ببوو ئەسەد هەتا ببێتە زاوایان. بەڵام سرت نەیشێنە، ئەسەد دەستی نایە سەر کچێک وان نەخۆی و دایک و باوکی نەقەد ناوی ئەسەدیان بردبوو نە ئەسەد هیوایان بوو. جا بڵێ ناوی کچە چی بوو؟ لە کۆتای چیرۆکەکە بۆت دەڵێم. بە کورتی
لە ئەسەدەوە پێداگیری و پارانەوە لە کچە و بنەماڵەکەشی نەیاری و ملبادان. خەڵکی دەوروبەری گەڕک هەمویان واقییان وەرما بوو سەر کۆنەی بنەماڵەکەیان دەکرد کە ئەوە چی دەکەن؟ بۆ لاقە لە بەختی خوادان کچێ بۆ خەریکی داهاتووی خۆت خرا دەکەی. کچە و بنەماڵەکەی هەر بێدەنگی. هەتا کارگەیشتە جێگەیەک خەڵکی کاڵفام دانیشتن و پاشەملەی کچەیان کرد. نەکات دڵی بە یەکێکی دیکەوە بێ و نەکە ئەو کچە شەرع و حەڵالی لەبیر برد بێتەوە. نەکات ئەو کچەکەین و بینێکی هەبێت لەگەڵ کەسێکدا یان بە قسەی غەیاز هەڵیت و پەڵیت و ئەمانە. بە کورتی خەڵیت و پەڵیت و ئەمانەی کاڵفامەکانی نەفام ئەوەندە پەرەیسان. هەتا باوکی کچە بە جەرگی کونکون دەستی بنەماڵی خۆی گرت و لە گەڕەکەکە بردنی. دایک چاو بە فڕمێسک چوو باسی ئەوەی کرد کە کچەکەی وەکوو پەڕی گوڵ وایە و قەت لای نەداوە لە نامۆس هەی بێ ویژدانی نا. دەزانی چییە کچە بە نامۆس و هۆنەرمەندەکەی خۆشنووسی دەکرد و دڵی خۆش بوو بە گوێدانی ڕادیۆ لە سوچی ژوورەکەی خۆی. گریا بە هەنسکەوە ڕۆیشت و ڕۆیشت و ڕۆیشت. ئەسەد مایەوە و تەنیایی. ئەسەد مایەوە و ئەشقە کۆچ کردووەکەی. ئەسەد مایەوە و دڵێک وان نەچووە سەر هیچ کچێکی دیکە و هەرگیزیش نەچوو. ئێستا با باسی ئەم لای چیرۆکەکە بکەم. کچە و بنەماڵەکەی لە گەڕەکێکدا سەر لە نوێ سەقامگیر بوون. باوک بە شەڕەف کاری دەکرد و دایک بە نەجیبی ماڵداری دەکرد و کچەیش بە نەجیبی خۆشنووسی دەکرد و لە ڕێگەی ڕادیۆی سوچی ژوورەکەی گوێی لە موسیقا دەگرت. هەموویان گوێی خۆیانیان لێ خەواندە بوو. بەڵام هەندێک شت ڕوویدا بوو کە ڕوحی ئەوانی بریندار کرده بوو بۆ باسکردن نابێ. شتێکت پێ بڵێم زۆر سەرسوڕهێنەر. جا کووە بیستن وەکو دیتنە. دوو ساڵ تێپەڕی و ڕۆژێک لە دەرگای ماڵیان درا. پێش ئەسەد دایک و باوکی هاتنە ناو ماڵێ و دوایش ئەسەد هاتوو. دەستە و ئەژنۆن لە بەردەم باوکی کچە دانیشت و وتی من بە نۆکەری خۆتان وەرگرن. دایک و باوکی خێرا چاویان لە کچی خۆیان کرد. ئەمجار وەڵامی کچە باڵێ بوو. ئەسەد هەم شاد بوو هەم پێی سیر بوو کە بۆ 2 ساڵ لەمەوبەر ناو ئێستا بەڵێ. کچە وتی ئەسەدی 2 ساڵ لەمەوبەر لوت بەرز بوو کە دەڕۆی بەڕێدا دایمە ئاوڕی دەدایەوە و لە نیگای خەڵک لە خۆبایی دەبوو. بەڵام ئەسەدی ئێستا چاوی لە گوڵی فەرشەکەیە. دایکی وتی ئەسەدی 2 ساڵ لەمەوبەر بەبێ دایک و باوکی خۆی جوان کرده بوو هاتووتی کچەکەتانم دەوێ بیدەن بە من. بەڵام ئەمڕۆ بە دایک و باوکیەوە هاتووە بە شایەتی دایک و باوکی لەسەر بەرماڵەوە هەستاوە و هاتووە تا وەڵامی بەڵێ کچی من ببیستێ. باوکی کچە وتی لە ئەسەدی 2 ساڵ لەمەوبەر پرسییم کارت چییە؟ وتی هەرچی بێ دەیکەم. وتم ئەی ئەم هەموو پارەیە لەکوێوە دێنی؟ وتی لە هەر کوێ بێ خێر بێ. بەڵام ئەم ئەسەدا دەڵێ لە خشفڕێدانەوە دەست پێ دەکەم هەتا ببمە وەستا ئەسەد. ئەسەد خانی نەژیاروان.
لە کۆتاییدا بوو بە ئەسەدخانی نەژیاروان. باوە گەورەی تۆ مێردی من ئەم ڕۆژانەی غەیاس من وەبیر مێردە خوالی خۆش بووە کەم دەخاتەوە. ئەم غەیاسەی ئێستا هەمان ئەسەدەکە دوا بە دوای فڕێدانی خشت بوو بە وەستا ئەسەدی نەژیاروان. بەڵام ئەمڕۆ وا بیر دەکەم کاتی قسەکردن بوو سەبارەت بە سەربەردەی مێردە ڕەحمەتیەکەم، ئەویش بۆ یەکەم جار. خۆشەویستەکەم ئەگەر وتم و نەسنەیات لەبەرەوە بوو کە نقۆرچەکەت لێ نەگرێ هەتا پێت نەڵێ هەر ئێستا دەبێ بەدایە تا هێرە وەڵامی بەڵێ بدەیتەوە. تێگەیشتی دڵەکەم؟ دەزانی کچم ئەگەر ئێستا وەڵامی ئەرێ بە قەیاس بدەی دیسان وەستا ئەسەدخانێکی نەژیاروانی دیکەت ساز کردووە کە دوایی دەتوانی بەسەرهاتەکەی بۆ نەوەکەت بگێڕیەوە. هەستین پیاسەیەک بکەین؟ باشە؟ باشە نە. اگر این در به دری رو نپذیرم چه کنم؟ اگر از حادثه ها درس نگیرم چه کنم؟ از خدا زیر لب آهسته فقط میپرسم اگر افتاد به چشم تو مسیرم چه کنم؟ همه دار و ندارم به تو